نەوت و هەڵبژاردن بەرپرسانی گۆڕان و یەکێتی هێنایە کەرکووک و لەسەر ئاستی باڵا هەردوو لایەنی کۆکردەوە. کۆبنەوەکی یەکێتی و گۆڕان لەسەر ئاستی بەشێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی و ئەندامانی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و فراکسیۆنە هاوبەشەکەی هەردوو لابوو لە پەرلەمانی عێراق. لە کۆبنەوەکەشدا بڕیار لەسەر پێکهێنانی لیژنێکی هاوبەشدرا بۆ سەردان و گفتوگۆکردن لەگەڵ حەزب و لایەنە سیاسیەکانی تر. نەخشە ڕێگایەکماندانا بۆ ئەوەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووچیش وەکو پارێزگاکانی تری عێراق لە ساڵی داهاتوودا بکرێ و بێگومان ئێمە تاکیدمان لەسەرەوەش کردەوە کە هەوڵ بدەین کە ئەمە بەتاکید دەبێ مەسلەیەکی نەتەوەیە لەگەڵ هەموو لایەنە سیاسیە و کوردستانیەکان و فراکسیۆنەکانی تری کوردستان لە پەرلەمانی عێراق بەیەکەوە بتوانین هاوەهەنگ بین بۆ ئەوەی بتوانین ئەم کارە جێبەجێ بکەین و ئەمەکردنەوەیە بگەینە ئەنجام. ئەمە نقطەی ئەساسی بوو و بە تاکید نەخشە ڕێگا کەشمانەوەیە کە لیژنەی تایبەتمەندمان دروست کردووە و کاری لەسەر دەکەین و هەوڵ دەدەین لۆبی بۆ دروست بکەین لە پەرلەمانی عێراق. هەرچەندە تەوەری سەرەکی کۆبوونەوەکە باسکردن بوو لە پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هاوکات پرسی نەوتی کەرکووک بەشێکی دیکەی کۆبوونەوەکە بوو، بەڵام هەردوو لایەنەکە ئامادە نەبوون بەڕوونی لەسەر ئەو پرسە قسە بکەن هەر ئەوەندە نەبێت کە داوای شەفافیەت لە نەوتی ئەم شارە دەکەن. ئێمە بە شێوەیەکی گشتی باسمان کردووە تاکیدمان لەسەر مەبدە ئەساسیەکردەوەی جەنابی کاکاوە فەرمووی عەدالەت و شەفافیەت لە نەوتی کەرکووک. ئێمە ئەمانەوێت داهاتی خەڵک بۆ خەڵک بێ، عادیل بێ و شەفاف بێ و داهاتەکەی بۆ خەڵکی کوردستان بێت. 11 ساڵی تەواوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژاردننی بۆ نەکراوە، ئەویش بەهۆی ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان و مادەی 23 لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ڕێگرا لە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی ئەم پارێزگایە. لە ئێستاشدا حەزب و لایەنە سیاسیەکانی کەرکووک لە ڕێی فراکسیۆنەکانیانەوە لە پەرلەمانی عێراق لە هەوڵی هەموارکردنەوەی ئەو یاسایەدان تا لە ساڵی ئایندا لەگەڵ ئەنجومەنی پارێزگاکانی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئەنجام بدرێت. ڕۆکان جاڤ NRT کەرکووک.